گرەی سەردەست چییە؟ هۆکارەکانی چین؟ لە چیەوە دروست دەبێت؟ ڕێگاکانی چارەسەری چین و ئایا لە چێدا زیاتر ڕوودەدا؟ بۆ ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگ و بەربڵاو دەکەین لە ناو کۆمەڵگا، ئەویش بوونی چیسی جێڵاتینی یاخود گرەی سەردەستە. لەبەر ئەوە بە سەردەست ناو دەبرێت چونکە زیاتر لە دیوی پشتەوەی دەست لەسەر جونگەی مەچەک ڕوودەدا و لەوانەیە لە سەر دیوی پشتەوەی پێ یاخود جێگای دیکەش ڕوودا. بەربڵاوترین جێگایان وەکو گوتمان لەسەر جونگەی مەچەکە، ئەویش بریتە لە چیسێک کە پڕە لە شلەیەکی جێڵاتینی بە گەنگلیۆن ناو دەبردێ. هۆکارەکانی دروستبوونی لەوانەیە لە خۆیەوە دەست پێ بکە، هیچ هۆکارێکی دیاریکراوی نەبێ، بەڵام لە زۆربەی حاڵەتەکان بە زەبری دەرەچی دروست دەبێت، زەبرێک دروستی دەکا و لەوانەشە هەر بە زەبرێکیش کۆتایی پێبێ. ڕێگاکانی چارەسەری تەوان نەخۆش کە تووشی ئەو حاڵەتە دەبێت زیاتر لە چینی گەنجانی ڕوودەدا، بیداەتی لەوانەیە هەست پێ نەکا، بەڵام دواتر سەبر گرەیەکە گەورە دەبێت. کاتێک کە بۆ هۆی دروستبوونی ژان یا سڕبوون ئەو کات پێویستی بە چارەسەر دەبێت. چارەسەرەکانیش بە سەرەتا بەبێ نەشتەرگەری بە پێدانی دەرمانی ئازارچێن و مەساجکردن یاخود لە کۆندا بە لێدانی دووبارە لەوانەیە چیسەکە بتەقیبەوە بڕوا، بەڵام ڕێژەی گەڕانەوە دووبارە گەڕانەوەی زۆرە. لە قۆناغیدا بێ ڕێگای چارەسەریمان بریتە لە سەحبکردنی ئەو مادە جێڵاتینەی کە تێدایەتی چیسەکە دەتەقی و مادە جێڵاتینەکەش سەحب دەکرێت کە لە زۆر چارەخواست ئەنجاممان داوە، بەڵام دووبارە ڕێژەیەک لەو چارەخوازانە لەوانێت دووبارە تووشی گەڕانەوەی گرەیەکە بن. حاڵەتی کە ژانی زۆر بوو نەخۆشەکە یاخود ئاڕازی دیکەی لە بۆ دروست کرد بوو، وەکو شکڵەکەی زۆر گەورە بوو ناشرین بوو بە تایبەتی لە ئافرەتان، ئەو کات دەکرێت بە نەشتەرگێکی بچووک بە بەنجی مەوزعی لۆکەڵی یاخود بە بەنجی گشتی بەنجی عام بتوانین گرەیەکە بکەین و لاببین و لە ڕێگەوە دەربهێنرێ و جێگای گرەیەکەش ڕێگەکەی بە مادەیەکی تایبەت یاخود بە کارەبا بە کۆتەری بسووتێنرێەوە بێ نەگەڕێتەوە. تەندروست بن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.